هەرێم و بەغدا دژی یەکتر دەستیان بۆ کارتی کۆمەڵگەی نێودەوڵەتی بردو. نهێنی کۆبوونەوەیەکی سوودانی لەگەڵ باڵوێزی وڵاتان ئاشکرا بوو. زانیاری نوێ لەبارەی چارەنووسی موچەی مانگی پێنجی فەرمانبەرانی هەرێمە ئاشکرا دەکرێت. 3 مانگ بۆ پێدانی مافی هوا بۆ جۆلان ماوە و تورکیا بێدەنگە و ئیمڕاڵیش داوایەکی نوێی هەیە. دوای ئەوەی حکوومەتی هەرێمنامەیەکی یاراستەی کونسوڵخانەی وڵاتان لە هەرێمی کوردستان کرد لەبارەی نەناردنی موچە لەلایەن عێراقەوە و تاوانبارکردنی حکوومەتی فیدراڵ بە پێشێلکردنی مافی خەڵکی هەرێمی کوردستان، ئەمڕۆ محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق بەرامبەر بەو هەنگاوە لەگەڵ باڵوێزی وڵاتانی ئەوروپا لە عێراق کۆبوویەوە. بە گوێرەی زانیاریەکانی ستاندەر لە کۆبوونەوەی سوودانی لەگەڵ باڵوێزانی وڵاتانی ئەوروپا باز لە کێشەکانی نێوان حکوومەتی هەرێم و فیدراڵ کراوە لەبارەی نەناردنی موچە و دەستپێنەکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم و کۆمەڵێک پرسی دیکە. ئەو هەنگاوەی بەغدا وەک وەڵامێکا بۆ حکوومەتی هەرێم کە زۆر جار هەڕەشە لە بەغدا دەکات بەوەی کۆمەڵگەی نێودەوڵەتی لە پشتی حکوومەتی هەرێمە. هاوکات لە نوێترین هەڵوێستیشیدا ئەمریکا بەبێ ئەوەی پشتیوانی لە حکوومەتی هەرێم بکات داوای کرد کە حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ با گفتوگۆ کێشەکانی نێوانیان چارەسەر بکەن و کێشەی موچەش چیتر درێژە نەکێشێت. با گوێرەی زانیاریەکان هەموو جۆرە دانوستانێک لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ لەبارەی ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم ڕاگیراوە. مەرجێ حکوومەتی عێراق بۆ پێشوازی لە هەر شاندێکی هەرێم پێشوەختە ڕادەستکردنی تەواوی داهاتی نەوتی و نیوەی داهاتی ناوخۆیە. هاوکات شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند چاوەڕێی ئەوەن کەوا ناوەڕاستی هەفتەی داهات و دادگای فیدراڵی کۆ ببێتەوە و بڕیار بدات کەوا چیتر موچەی فەرمانبەرانی هەرێم لەگەڵ بە کێشە سیاسیەکان نەکرێت و پرسی موچە چارەسەر بکرێت. جێی باسا ئەمە تاکە ئومێدی حکوومەتی هەرێمە دوای ئەوەی بەغدا ڕادەستکردنی هەموو داهاتی نەوتی و نیوەی داهاتی نانەوتی کردە مەرج بۆ کۆبوونەوە لەگەڵ هەر شاندێکی حکوومەتی. تەنها 3 مانگ کات ماوە بۆ ئەو وادەیەی کە کۆمیتەی وەزیرانی ئەوروپا پەیوەست بە بەخشینی مافی هوا بۆ ئۆجەلان بۆ تورکیای دیاری کردبوو. وادەکەش لە مانگی ئەیلولی 2025 کۆتایی دێت، بەڵام تا ئێستا دەوڵەتی تورکیا هەنگاوێکی کردەوی بۆ بەخشینی مافەکە بەناوبراو نەناوە. بەپێی ئەو مافا هەر کەسێک 25 ساڵ زیندانی تەواو کرد بەپێی یاسا دەکرێت ئازاد بکرێت لە چوارچێوەی پرۆسەی ئاشتیش. ئازادکردنی ئۆجەلان لەڕێی ئەو بڕیارە و بەپەسەندکردنی پەرلەمانی تورکیا ڕێککەوتنی لەسەر کراوە، بەڵام بەکردەی تا ئێستا حکوومەتی تورکیا هەنگاوی ئەو تۆی نەناوە. هاوکات ئایشە گوڵدۆغان وتەبێژی دەم پارتیەم بۆ ڕایگەیاند ئۆجەلان داوای بینینی مەسعود بارزانی و نێچیرڤان بارزانی و بافڵ تاڵەبانی و مەزلوم عەبدی و قوبات تاڵەبانی کردووە.